بووین گەورەترین کێشە ئەوەیە نەختینە نەماوە ئێسەوەی لە بازاڕی دۆلاری سلێمانی ڕوویدا بۆ ڕوئەدا ئەوەی کە تۆ زێر پارەی بەدەسەوێ ناوێرێ بخاتە خانوبەرەوانێ لەبەرەوەی خواست لەسەر خانوبەرە نەماوە ناوێرێ بخاتە بانقەوە لەبەرەوەی بانقەکانی حکومەت دیفلاسیۆن کردو مەجبور شوێنێکە دەست بەدەستی پێکرێت دۆلارەکەی خەڵک سیقەیەکرد لە دۆلارەکە پارەی چێ بێدانێ بۆی شتەی سوادەکە فەرمو ئەوێش ئەوە لەم ماوەی ئەمە دووسێ کارەسات لە بازاڕی دراوی هەولێر و سلێمانی ڕوویدا کە لە ناکاو یەکێک بە چەند ملیۆن دۆلارێکەوە دیار نامێنێ یاخود ئەڵێن مایە پوچ بووە دەستەی کەتی تایبەتی یاریمی کوردستان تووشی سەرەتان بووە من لە تۆ پرسم هەموو نەخۆشانەی کە تووشی سەرەتانە بن و عیلاجی کیمیایان بۆ کەم چەندێکە ژین ئایا کەرتی تایبەت 14 تەحملی کرد 15 تەحملی کرد 16 تەحملی کرد ئەتانوێت تا چەندێکی تر بژی من ئەڵەم کەرتی تایبەتی هەرێمی کوردستان مردووە لەژێر ئەو نەخۆشەی کە تووشی بوو مردووە ئێستانە بەس چییە نازانم بۆ ناینێژن ئەمانەیە وەک فیرعەونەکانی میسر مۆمیایکەین و بێڵین و بڵێن کەرتی تایبەت ماوە کەرتی تایبەت یاریمی کوردستان ئێستا مۆمیاکراوە تەنها بەناو ماوە کەرتی تایبەتی ئێمە کامەیە ئەو تێ لە پێنجە سێرانەیە کە کەستیان ناخەوێ ئەو مەطعەمە جوانانەیە کە دروستمان کرد کە کەس ناچێنانی لێ بخوا ئەو پرۆژە گەشتیارێ نایە کە لە جیاتی ئەوەی گەشتیار بێستانە شارەکانمان پڕ بۆ لە ئاوارە کەرتی تایبەتی ئێمە ئەو بازرگانانن کە مانگانە بای 10 ملیۆن دلار شتیانە بە خاڵە سنووریەکان و شتیان هێنایە کوردستانەوە کەرتی تایبەتی ئێمە ئەو وەبەرهێنەرە گەورانە بوون کە معمەلی چیمەنتۆ معمەلی دەرمانیان دروست کرد ئێستانە خەتی معمەلەکانیان کوژانەتەوە